ئێرە باشووری وڵاتی میسرە. لەم پرۆگرامە تایبەتەدا بەشێک لە مێژوو شارستانیەتی فیرعەونەکانتان بۆ دەخەینە ڕوو کە بەر لا نزیکەی 2000 ساڵ پێشساین بنیات نراون. پەرستگای کەرنەک یەکێکە لە گەورەترین پەرستگاکان دەکەوێتە سەر ڕووباری نیل لە شاری ئەقسووری وڵاتی مسر. ئێرە بە گەورەترین کۆمەڵگەی ئاینی دادەنرێت لە چاخی کۆندا. سەرەتا وەک شوێنێکی مانەوەی بچووک بەکاردەهێنرا، پاشان هەوڵی فراوانکردنی درا. لە دروستکردنی ئەم پەرستگایەدا 30 فیرعەون بەشداریان تێدا کردووە و فەرمانڕەواییان کردووە. ستونە مەزنەکانی ئەم پەرستگایە تا ئێستا ماونەتەوە، هێمای مەزنی شارستانەتی میسر دەردەخات. لەسەر دیوارەکانی پەرستگای کەرنەک ئەو کارانەی فیرعەونی مسر کردوونی و ئەو پەیوەندە سیاسیانەی لەگەڵ وڵاتانی دیکەدا گرێداون تێیدا تۆمارکراون. هەروەها پەیماننامەی مسر لەگەڵ حیپیەکانیش لەسەر دیوارەکان نووسراوەتەوە. ئێرە مۆزەخانەیەکی سروشتیە، لە سەرتاسەری جیهاندا گەشتیاران ڕۆی لێ دەکەن. لە وێزگەیەکی دیکەی ئەم پرۆگرامەدا وەکو تیمی دەستگای میدیایی کەرکووک دۆڵی پاشاکان بەسەر دەکەینەوە، سەردانی گۆڕی چەند پاشایەک دەکەین. ئێرە دۆڵی پاشاکانە پێی ئەڵێن وادی ملوک. دیارە ئەلەم شوێنە 62 قەبری لێیە کە 26یان گۆڕی پاشاکانە. پاش کەمێکی دیکە ئەچین سەردانی ئەو گۆڕانەکەین لە نزیکەوە بە ئێوەی نیشانە دەنێ بۆ ئێوەش لە بینینی ئەم دیمەنانە بێبەش نەبن. دیارە لێرەیە سەرجەم کەسەبیانەکانی لێرن و خەڵکی دیکە هاتون بۆ بینینی ئەم شوێنەوارە مێژوویە کە مێژوویەکی دێرینی هەیە، زیاتر لە 2000 بۆ 3000 ساڵە بێت. ئەمانوێت لە نزیکەوە ئێوەش بینەری ئەم دیمەنە جوانانە بن، بێبەش نەبن، لەگەڵمان بن. ئێرە دیارە قەبری ڕەمسی دووەمە کە بەسەرمان کردێتەوە وەک ئەبینین داتەبیوە قەبرەکە کەوتۆتە ژێرەوە، بەڵام ئێستا درێژە گەشتەکەمانە بدەین و لەگەڵ ئەو
26 قبری ترکە هی پاشاکانە کە بڕیار بۆ حەوت گۆڕی بەسەر بکەینەوە نیشانی ئێوەیە دەین و ئاشناتانەکەین بەردەوام بین. دۆڵی پاشاکان دۆڵێکی تەسکا دەکەوێتە سەر خاکی ڕۆژئاوای نیل و پشت تاشا بەردەکانی چای تەیبا. میسرێکۆنەکان چەندین ناویان لە دۆڵی پاشاکان ناوە کە بەناوبانگترینیان ئاتەنا. ئەم دۆڵە ماوەی 500 ساڵ لە نێوان سەدەی 11 بۆ 16 پێشزاین بەکارهێنراوە وەک گۆڕستانێک بووە بۆ هەڵگرتنی مۆمیای فیرعەونیەکان. فیرعەون دیزاینێکی نوێی دۆزیەوە بۆم گۆڕستانە. ئەویش ئەوەیە کاستان بە دروستکردنی ژێرزەمینی نهێنی و شاراوە لە دامێنی ئەم شاخە کە ئێستا ناسراوە بە دۆڵی پاشاکان یان دۆڵی ئامون. لە دۆڵی پاشاکان 62 گۆڕ هەیە. 26 لەو گۆڕانە هی پاشاکانن. ئەوانەی دیکە هی گەورە پیاوانی دەوڵەتن. فیرعەونیەکان هەستان بە دەستنیشانکردنی ئێرە چونکە ئەم شاخە لە شێوەی هەرەمە بۆیە لێرە گۆڕستانەکان دروست کرد بڕوانن کە چەند قورسە شکاندنی ئەم بەردانە چونکە ئەم بەردانە بەردی لاینستۆرن وەک بەردەکانی دیکە هەڵگرتنیان ئاسان نییە. پێمان وایە لە ڕێگای کوتانی دارەوە شکێنراون بەو پێی هەڵدەستان بە کوتانی دارێک دوای تەڕکردنی چونکە داری تار هەڵدا ئاوسێ و توانای لەتکردنی بەردەکەی هەیە. ڕەنگە پرسیار بکرێت چۆن توانیان ڕووناکی بگەێنە نێو گۆڕستانەکە چونکە ئێرە تاریک بووە. پێمان وایە لە ڕێگەی ئاوێنەوە تیشکی خۆریان پێچەوانە کردوێتەوە ڕووناکیان بە گۆڕستانەکە بەخشیوە. زۆر پرسیار لەبارەی ڕنگ و نەخشەکانی نێوم گۆڕستانە دەکرێت. ئێرە پڕە لە ڕنگ و نەخشەی سەرنجڕاکێش. نیگارکێشانی ئەو سەردەما ڕەنگی زۆریان بۆ تابلۆکانیان بەکارهێناوە. دە ڕەنگی جیاواز لەم گۆڕستانە بەکار هاتووە. شین وەک هێمایەک بۆ ڕەنگی ئاسمان و ئەو دنیا بەکار هاتووە. سوور وەک هێمای مردن بەکارهێنراوە. هذا السردموطة يستعمل شنوارنا هذا الصعب. دۆڵی پاشاکان گۆڕستانی فیرعەونەکان و کارمەندە باڵاکانی دەوڵەتی لەخۆگرتووە. وادی الملوک کراوە بە دوو بەشەوە، بەشی ڕۆژهەڵات و بەشی ڕۆژئاوا. تەرمی مۆمیەکراوی زۆربەی پاشاکان لە بەشی ڕۆژهەڵاتدا هەڵگیراون. گۆڕەکانی ئەم دۆڵە بە نەخش و نیگار و میثۆلۆجیای میسری کۆن ڕازێنراونەتەوە کە گوزارش لە بیرروباوڕی ئاینی و یادکردنەوەی مردووەکان دەکات. دۆڵەکە لە چاڵێکی بچووکەوە دەست پێ ئەکات تاوەکو گۆڕێکی ئاڵۆز لە ڕووی دروستکردنەوە. دۆڵی ئەوەی کە قەبرەکە 160 مەتر لە پێشکەرەکان لێرە دێن مەناسەبەکەیانە ماندوو بوون لەبەرەوەی لەژێر زەمینەیە. ئەوەش ناوی پاشاکەیە تا گۆڕەکەی لێرەیە. پاشا مرم بیتا حاکا کوڕی ڕاستی دووەمە
دیارە ئەو گۆڕەکەی لێرە پارێزراوە. دیکە لەو گۆڕی پاشاکانەوەیە ئەمەیان گۆڕی توت ئەنف ئامونە دیارە گۆڕی ژمارە 62 لە خۆی ئەو 64 گۆڕی کە لێرەیە بەسەرمان کردەوە. هەرێک و گۆڕەکەی لێرە پارێزراوە بەشێکیان راونەتەوە شوێنەواری دیکە براوەتە قاهیرە یاخود بۆ شارێکی دیکە ڕۆشتووە بەم بەستەوەی کە پارێزگاری لێ بکرێ وەک ئاماژەیان پێکرد پێشتر ڕێبەری یەکێک لە گەشتەکان باسەوەی کرد چەند گۆڕێکە بۆ لێرە کاتی خۆی میسرەکان زیویانە یاخود دەستیان بەسەرای تۆ فرۆشیانە وێ بۆ پارێزگاریکردن لەو گۆڕانەوە لەم شێوە نەوارانە بەشێکیان چۆتە قاهیرە و بەشێکیشی لێرە پارێزگاری لێەکەن.